Πράγματι, έχω βιώσει την κατάσταση που δείχνουν αυτές οι φωτογραφίες. Τα έχω δει όλα αυτά με τα ίδια μου τα μάτια. Τη δεκαετία του 90, όταν οι Κούρδοι έφυγαν για το Ιράν και την Τουρκία, σειρά αυτοκινήτων διέσχιζαν τα σύνορα. Οι γυναίκες που έπλαιναν τα παιδιά τους με μια στάμνα νερό και μπορεί να μην μπορούσαν να τα πλύνουν για 2 ή 3 ημέρες. Έχουμε βιώσει ακριβώς την ίδια κατάσταση. Και αυτά τα στρατόπεδα που βλέπω, τα ίδια ήταν και το 88, όταν μας πέταξαν από τα χωριά μας. Πράγματι, πάρα πολλοί άντρες είχαν μετακινηθεί και μόνο οι γυναίκες είχαν μείνει σε αυτά τα κλειστά στρατόπεδα συγκέντρωσης. Εγώ, το 88, όταν ήμουν 16 χρονών και ήμουν φοιτήτρια τότε, το έζησα αυτό το πράγμα πολύ έντονα. Όλα όσα βλέπουμε τώρα με αυτές τις γυναίκες, τα ζήσαμε όλα. Και ακόμα χειρότερα. Ό,τι και να πω δεν μπορώ να το περιγράψω. Έχουμε βιώσει παρόμοιες εικόνες, συνθήκες, καταστάσεις 4 ή 5 φορές στο Κουρδιστάν στην πρόσφατη ιστορία μας. Προσωπικά, συγκινήθηκα πολύ από τις φωτογραφίες, επειδή το έχω ζήσει 3 από τις 4 φορές, το 88, το 91 και το 96. أوتيكو تيكو جكم أوتيقر هيا أسوتيم أوتي آو هيا أخنشم أوتي تيخ هيا قربانين أوتي خاك هيا بيخاكم أوتي شاخ هيا من تلور بمو أوتي شاخ هيا من تلور بمو أوتي دار هيا أوتي دار هيا لي أدريم من لا بيش موسى وآرم بيش مسيح من خاجم بيش قريش من زنده بچالو بيش حسين من سريب الراون بيش حسين من سريب الراون بەڕێزان هەڵبەتە بە درێژایی مێژووی مرۆڤایەتی مرۆڤ تووشی کۆمەڵێکی زۆر لە شەڕ و ئاشوب و ماڵوێرانی و جینۆساید بۆتەوانێ. ئەم جینۆساید و شەڕ و ئاشوب و ماڵوێرانێ زۆر جار دەستی مرۆڤەکان خۆیانی تیا بۆ دروستبوونی ئەم شەڕ و ئاشوبانە. بەڵام لە دوای هەموو شەڕ و ئاشوبەکان ئەگەر تەخمینێکی ئەو شەڕ و ئاشوبانە بکەین زیانەکان لەکوێیە و چی هەیە و چی نییە، هەڵبەتە ئافرەتان سوتەمەنی سەرەکین لە هەموو شەڕ و ئاشوبەکانە. ئەمە جگەلەوەی بە درێژایی مێژووی مرۆڤایەتی هەموو شۆڕشەکان کە کراوە ئافرەت بەشێکی سەرەکی هەموو شۆڕشەکان بووە، ئەویش بە جۆرێک لە پەروەردەکردنی مناڵ، لە ئاگابوون لە جەنگەکان، لە کەسوکاری، لە برای، لە باوکی، لە هاوسەری، و دوای جەنگیش دەستێکی باشیان هەبووە لە بنیادنانەوەی کۆمەڵگادا، لە بنیادنانەوەی وڵاتە. دەمێکە منتەقەی کوردستان بەڕاستی بە کانگایەک لە جەنگ و ململانی منتەقە تەبدیل بووگەوە. ئەو سیاسەتە ئیستیعمارگەری و سیاسەتە داگیرکاری و ئاسیمیلاسیۆنە لە تەرەف ڕژیمگەل دیکتاتۆری و فاشیسمی و شوێنیستی منتەقەکەوە بە هاوکاری ڕاستەوخۆ نەڕاستەوخۆی نێروگەل دەسەڵات دارز لە هێزە جیهانیەکانە لە جەریانە هەسوو کوردگەل و علال خصوص ژنگەل هەمیشە چ لە ڕژیم شاو چ لە ڕژیمی حکوومەتی ئێستا پەت و سێدارە بە ئەنوا وەخسام سیاسەتگەی لە زەو بە فەرهەنگی و ئینکار زواندایکی و زیندان و شکنجە و ئیعدام یاکو بە زوانێتر و بە عیبارەتێتر
شەڕ و جەنگێک بۆ ئیسباتی هوڤیەت تەرەف بووبن. تەشتی دەم سیاسەتکە لە بەعزەن ئەتوانم بێژم دەلیلی ئەوەیە کە کورد ئەمڕۆژەن و وەکو ئەکتەرێکە لە منتەقا و بەخشەنیش بەخاتر ئەو فعال و بەشدار بوون ژنە کە نەقشێک تعین کنەندەی پێیا کردن، نەقشێک بە نەقشێک وەکو پەرچەمدار و منادیگەل ئازادی ژن نەتەنها لە سەتح منتەقەوە خاوەنیانە بەڵکو بە جورعە دەتوانم بێژم لە سەتح بینولەلیژە تەبدیل بووبن. مبارزات ئازادی خوازی میلەت کورد بە پێشانگایەتی و پێشاهەنگی ژنان لە تووە و عەرسەگەلا وجودی هەسووە بە تەبع ئەو مەسئلە ئەو تند و تیژیە و ئەو خشونەتە بەڕاستی سازمان یافتەس بەرعەلێ و بەردژژن لە حتا خصوصی ترین و نەهانی ترین کەین و بین و ڕەوابط ڕۆژمەڕە بگرە هەتاکو و اعتراضات خیابانی و نەحوەی بەرخورد قانون و عامڵین و ئامرین ئەو جنایەتگەلە لە زیندانە. با تەوەجۆ بەوەی کە بەڕاستی هیچ ملەتێک بەبێ دانن هەزینەگەل مادی و معنەوی بە ئاسایش و بە ئازادی ناگەین بەحسەکە فرە ئاسانترەوە بێتەوە کە ئێمە ئیشارە بە ملەتێک بە گەورەی ملەتە ژن بکەین کە لەناو ئەو ملەتەوە ئەو مستعمرەوە ئەو سیستەمە کۆی لە دایریە ئێمڕۆ گەرەکمانە زەق بخەینە سەر یاکو فوکوس بخەینە سەر مەسئلەی ژنگەل کورد. شاید بتوانم بە جورعەت بێژم کە دەلیلە عەسڵیە فشار و سەرکوب چەند بەرابەر بە منتەقەی کورسان هەڵەگەڕێتەوە سەر ئەو هاوکاریە فعال ژنانە لە تواوی ئەو عەرسەگەلە لە دەورانێکە کە هێشتا شارەکان کوردستان بەشکڵ شەورایی و بەشکڵ خودمدیرەتی بەڕێوە بریە. ئەگەڕێتەوە سەر دەورانێک کە ژن نەوەکو جاری جاران فەقەت پشتیوانی جونبش بێت بەڵکو عەمەڵەن قۆڵی هەڵدا و لە وارد سەحنەی سیاسەت و مبارزە بوو تا مەرحەلەی موسەلەح بوون و چەکدار بوون. شاید بە هەر ئەم دەلیلەسە کە دینە ئەو شکوفاییەوە و پۆتەنسیەلە لە ژن کووردا عامڵێک بوو بۆ ئەوەی کە تند و تیژی فرەتر چەند بەرابەر بۆ لە بینبردن ئەو ڕۆحیەی مقاومەتە، بۆ لە بینبردن ئەو عوسیانە، بۆ لە باربردن شۆڕشی ژنان ئەلەل خصوص لە منتەقەی کوردستانە بەکاربوو. کۆچێکم نەتوانم پێ ئیشارەکەم کە تێعداد فرێک مهاجرەتیان کرد بەرەو خانەقەین ئەو نێژە فرە بوون کە بەعدها کەمپێکیان بۆیان تەشکیلدا کە ڕۆژە وەکو کەمپ ئاڵتاش ئێمە ئیشناسین. تێعداد فرێکیش هەرەو زەمانە لە شار و شارۆچکەکانە ڕوو بە قەندیل مهاجرەتیان کرد. حتا فرێک خارج از کشور بەرەو ئوروپا و بەرەو ئەمریکا هەرەوە زەمانە دەچوو. ولی خۆب لە بین ئەو کەسکەلا کەسکەلێکیش بوون کە بەڕاستی ئیمکان مهاجرەت و تەرکە مەحەلی سکونەت خوانیان بە دەلایل متعدد و عەدیدێک ئەز جومڵە کارکردن لەناو تەشکیلات مەخفیان نەبوو و بەڕاستی مەترسی فرێک لەسەر شانیانەوە بوو، ئەز جومڵە گردن، زیندان، شکنجە، ئیعدام، لە کار ئیخراجکردن و لە تەحسیڵ بەریبوون و یا تەبعید. راون بۆ پارەکانیان سوەکانیان لێ وەرگیراوە لەبەرەوەی پارەیان لێ کوژراوە هەستا بەیان کرد میدان کرد بە وەزارەتی کار نەقمە سەزەڵێن چی بەسەر هاتوو بە چەند کارەکە بەڵام کوژراوە ون بووە نەماوە حزب نازانێت وەزارێکی لە جوانەکان حزب نەخۆشی نەسیاسن بۆ پاش حزبێکمان فرێکی زۆر پێگەیشتی بوو حزب نەخۆشی ڕەوانی هات بزر بوو نازانین بۆ چێت پێشتە پێشراوی تەلەڤیزیۆن ئەوە ماوەی سەراکی بۆ خەڵکێنە چون وایە کە خەڵکی دەربازی کرد بۆ دەرەوە لەمە بەدوای تەلەڤیزیۆن نەمایی UN کاریەکرد ژمارەیەک لە خەڵکی دەرباز کرد بۆ دەرەوە بۆ یارمەتی دکتۆرەکان مامۆستا خزمەتیەکان ئەدات بۆی دەرژڵناوەکانی ئێمە بڵێن بەڵام ئەو یارمەتی ئەوانەیەکی زۆر کەمە یعنی من گۆفم لە ژیانێکی زۆر سەقام 11 ساڵە چاوەڕێم نمونەیەکم لەو خەڵکە هیچێکی بۆ من نەکردووە و ئەم ماوانیشە کە ڕژیمی عێراق نەما ڕژیمی سەدام نەما ڕێکخراوی NGO یەکێک سووریا بوو ئەو سەردان ئۆزێگر بۆ مەسەلەی ئاو سەوەندی بۆ ئاو بوو ئەیوت ئەم ئاوە ناپاکە کە ئەیوەسم بۆ خواردنەوە ناشێت خۆی بۆ خۆی لەو ئاوەی ناو خوارد ئەو ڕێکخراوە یەکێ لەو ئاوارانە بووم کە لە کەمپی ئەلتاش 10 ساڵ زندگیم کردووە نە بە خاستی خۆمان نە بە ئارزوی خۆمان ئێمەیان گوێزاوە لە ئاخری 82 بۆ کەمپی
ئەلتاش ئەو کەمپەیە کە لە ڕۆمادێ بوو لەوێ خستینیانە ناو دەشتێ ئەو دەشتێکی وەکو بڵێن سەحەر بوو یان بەس خاک و خۆڵ بوو هیچی تریتیان نەبوو چاودێری ئێمەیان بە تەلوەن کرد ئەو تەلوەنە کە من وەکو 10 ساڵی 11 ساڵەیە لە بیرما نزیکەی 4 متر بەرزی بوو ئەو کەمپە ئاوا سەرچاوی گرت و کە تۆ وەکو مرۆڤێ وەکو ئینسانێ چاو لێ نەکریا تویان یان ئێمە خستووە ناو ئەو تەلە یەک چادریان بۆ فڕەدای وتیان فەرمووە و بۆ خۆتان ژیانی خۆتان لێرا دروستکەن بدونی ئاو بدونی کارەبا لەیرا من ڕەوشی خۆم وەکو کچێ وەکو دایکێ وەکو ژن لەوێ تا ئیمڕۆژ تەئسیری لێکراوم کە لە ئەو پەرێشانە لە ئەو حاڵە چۆن زندگیم کردووە نە مەکتەبمان بوو نە بنکەی تەندروستیمان بوو نە کەسێکمان بوو چاودێریمان لێ بکە سەروازی پێژین یان شورتەی پێژن بە عەرەبیەکەی ئەسکەری پێژن لە دەم دەرگا دایانیا و ئەگەر باوکی من یان براکەی من بڕوایە بۆ بازاڕی ڕوومادی ئەبێ یەک وەرەقیان پێ بدایە ئەو وەرەقە چەند سعاتی 3 سعات تا 4 سعاتیان بۆ دانیاو کە بڕوە کاری خۆی ئەنجام بدا لە شارەکەی ڕوومادێ نزیکەی 10 دقیقە 15 دقیقە بە سیارە دوور لێوێ ئەو کاتە ئەگەر ئەو کەسە کە بێژم ناوی باوکی خۆم یان برای خۆم بگەڕێن نەگەڕێتەوە لە وەختی خۆی زەربەی خۆی ئەخواتە لایەنێ ئەو شورتە کە شورتەیەک و کە نەتەتوانی ئەگەر بە چەش نازانم حسابی ئێوە بۆ بکەم بێژم وەکو ئینسانی لەوێ سیا و بەس جسمی ئینسان نەبوو وا بوو کە وەختی شمقاری ئەدا وەختی ئەیدادا ئەو کەسە ئەو مناڵە ئەو ژنەوە بەری چاوی ئەو کەسەوە ئەگریا بۆ ئەو کەسە کە لێدەن بۆچی بۆیە کە بە دەرەنگ هاتیتەوە لەیرا تۆ باس لەوە بکەم ڕەوشی ژن بەخسوس لەو کەمپە زۆر سەخت بوو ژن دایک خوشک هەموویان بەو شێوە ماڵ و مناڵی خۆیان ڕائەگرت بە شەرەفێکی بەرزەوە بە وجدانێکی بەرزەوە مناڵی خۆی لە باوەش ئەگرت کاری ماڵی ئەکرد پارێزبایی لە شوەکەی ئەکرد لە مناڵەکەی ئەکرد لە خۆی ئەکرد دەرین حاڵ هەوڵی ئەدا کە مناڵەکانی نڕواتە شوێنێک کە بەدەستی عەرەبیان بەدەستی کەسێک بکوژێن یان بخەنە ناو بەری سەیارەوە بە هەموو شێوەیە تەئسیری کرد لە ژیانی ئێمە وەکو ژن لەو کەمپە تۆ ئاو نەبوو ئەو ژنە ئەڕی لە بەحر ئاوی ئێنا بە منجەڵی سەری وە نزیکەی 15 تا 30 لیتری تیا بوو هێمە ئەنفاڵ زۆر کریان هەر هێرشێ لە باشوور بەرامبەر بە ئەسکەرێکی عێراق بکرایە یام سەدام حوسێن شتێکی بکرای ئەبێ ئێمە لێرە باجەکەمان بدەین باجەکە ئێمە چی بوو ئێوە کورد فەرقتان نییە خۆ نەیانە کوردیان و ئەکرات چیانەکە بەرامبەر بێ ئەنفاڵیان نەکرین وەختی ئەڕینە لای دکتۆرەکان تفیان تێکرین ئەنو لەسەر ئەو مێزە دامانیشتەوە تۆ مافی تۆ نیە لەوێ دابنیشی بۆ نمونە قەت لە بیرم ناچوێت کچەکەم 2 ساڵی بوو 1 ساڵی بوو هەر شەو حتا بەیانی من ئەم هاو دەدە لە سەعات بۆ 11:50 دقیقە کچەکەم هێناوەدە لەگەڵ پیاوەکە هاوژنەکەمە بەتانێکمانەدا و بەری سەری و ماسکەکەمە ئەمان چییە بۆی کە هەڕەشە کریا و ئەوەی بەسەر هەڵەوجە هاو لە ساڵی 1988 کە هەڵەوجە ئەنفاڵ کریا ئاینی چیت بەسەر ئێمە قرابوو بێت بەس چی بوو ئێمەش سپاسگوزارین لە ڕێگەی وئین و سەروی سوپۆ ینی هیوای سووری ناونەتەوەی نەیانتوانی ئەو کارە بەسەر ئێمە چونکە ئەو کاتە سەدام حوسێن لەگەڵ کۆیتە شەڕی ئەکرد ئەمجا هێمە لێوچە دووبارە ئەنفاڵ کریاین زۆربەی ئەو ژنانە کە پیاوەکانیان نەکەم بوون لە ڕوومادیە عەرەبەکان هەر جار کوڕێکیان ئەکوژیا لە باشوور لە ڕێگای حیزبەکانی کوردستانی باشوورەوە لێرە ئێمەیان عەزابەدا یان و هێمە لێ کوڕمان کوژیا ئەبێ لێرە کوڕێکی ئەکرات نەقم بێ یان بکوژین
کارکردنی بارزانیەکان. دوای ڕێککەوتن نامەشومەکەی جەزایر کە لە ساڵی 1975 کە قۆناغێکی زۆر بەرنامە بۆ داڕێژرا و بۆ پاکتاوکردنی بارزانیەکان دەستی پێکرد. لە ڕاگواستن کۆچکردنی زۆرە ملێ جێبەجێ کرا. ئەوە بوو کە لە ساڵی 1975 دانیشتوانی نزار و بەڕۆژ بۆ خواروی عێراق دوورخرانەوە و هەنگاوی دووەمیش دانیشتوانی ناوچەکانی مزۆری و شێروانی بوو کە بۆ ئۆردوگانەکانی هەریر بەحرەکە دیانە گۆڕەتووی لە سنووری پارێزگاری هەولێر لە ساڵی 1970 دوورخرانەتەوە و دواییش دانیشتوانی شێروانی مەزن بۆ ئۆردوگانەکانی زۆرملێ و سپیران و لە ساڵی 1982 نیشتەجێکران. پێشۆنە مەستە گوند و بینده بۆ بێ من وات گوت وەکی کوام بناس ئێرە تاڵان هاتن تاڵان کردن ماڵێن مە حیوانێن مە چەند ساڵ کارە حیوانە هەبێ چشت هەبێ حکومەت هات خەر برو بزیل ئینۆن برن بۆ جنوبە بیرۆ من هەنگی تێدەبە برن بۆ جنوبە جنوب بچەن برینە سەعرەوەکی چوولەکی ئاوا سوور و تاڵ ڕۆژێ هزار بچووک پیرە جنوب پیرە مرن بیاوێدا چکارە بۆ نەبوون بوومە کۆخ چێکرد بین کۆخواکی کۆخێت حیوانە ئەم تێدا بین ئەم مێرە بین چەند ساڵەکە پۆشیا بێعافیەکی دا ئەم نۆنیە قوشتە پەی ئەنفالی بارزانیەکان بێگومان پرۆسەی ئەنفالی بارزانیەکان لە کۆتایی تەمووزی ساڵی 1970دا دەستی پێکرد و زیاتر لە 8,000 بارزانی جینۆساید کران بە شێوەیەکی زۆر دڕندانەی سەرجەم پیا و کوڕان بە شێوەیەکی زۆر نامرۆڤانە لە خێزانەکانیان جوداکرانەوە دواییش گرتنیان و ناردنیان بۆ خواروی عێراق گواسترانەتەوە و شەهیدیش کران لەوێ و ئەوەی شایانی باسە ڕژێم چەندین پلانی گڵاوی داڕشتە بوو لەوانە پاکتاوکردنی بارزانیەکان بوو کە هۆکارێکی تری سەرەکی سوکایەتیکردن بوو بە ئافرەتانی کورد. ئەم حکومەتە ئەم سێلکی ئەم ڕۆکردین گوندێن مەخرۆبکردن نەمینەوەی نەحەلیرێ 3 ساڵ ئەم حەلیرێ بووین عەسکەری دەوە کرد ملەتێمە عەسکەریش بوو کرد بە حکومەتی هەموو فەقیر و ژۆر بوون زرعۆت قاید بوون یە هەی مامۆستا بوو یە هەیەکی داوام بە خودکرد هەیەکی سەشولەکێ بوو. خودی پلانەکە جیاکردنەوەی پیاوان و ئافرەتان و لە ناوبردنی پیاوەکانیان و کوڕەکانیان و سوکایەتیکردن بوو بەو ئافرەتانەی بە ئافرەتە سەربەرزەکانی بارزانیەکان. خۆڕاگری و کۆڵنەدان ئافرەتانی بارزان نمونەیەکی پاڵەوانیان پێشکەش بە مێژوو کرد بە خۆڕاگرتنیان و شکستپێنانی پلانە گڵاوەکانی بەعز و ئافرەتی بارزان هەتا جێگای شانازی بوو بۆ کۆمەڵگەی مرۆڤایەتی. عسکەرها دەورە خۆنی دۆن گوندە دۆن ویرینە 19 مێتمەگرتن هۆ زوور بەگرت ئەس هۆتا داری من گوتی نەچە داری عسکەری هاتیە عولەمێت بە مێرۆت بن گوتی من نۆ بن مەلۆدە من عسکەریە نییە من گوتی وەڵۆ یەت مەزن و یەت گیر کچکە هەمە برن چۆری سپێدێ بوو داورە مجەمعە حەلیرێ دای مجمعه حلیره مروفه جیرانه ما بو سپیده چاری سپیده گاز کرمه گوتی هستن هنگرتن ایم نبی من مامید دا من کرمت لان که دا من مامین دای سلامه منو بابا خون نبسته بود گل گاز یه اسراب اومد چومم حالا با بخوار گوزلام بری من هاجه نبو از پیشی و چومه داره از چومه تانم حالا با بخوار از چومه ویره هشتا بابه من هم نگرد بون دو براین من بابه من مامه من پس مامه من خرپیگ و اینو نداره
وێجۆ ناک و بێژی هەمۆڵۆ مابتنێ جیرۆنێن ما خزمێن ما پسمۆمێن ما گێڕی وێڕی بوو وێجا هەمە مۆڵۆ یە های دۆ یە هەیستێ و یە تەنداو یە تەنداو ئەوان لەلایەک قوربانی بوون و خەمێکی سامناکیان لەدەستدا بوو کە ئازیزانیان لەدەستدا بوو هەروەها لەلایەکی تر بەرپرسایەتی بەخێوکردن و پەروەردەکردنی مناڵەکانیان بوو بەخێوکردنی خانەوادەکانیان بوو بەبێ هاوسەر و باوک و برا و کە ئەمە ئەرکە گەورەیە کەوتە سەرشانیان و لەلایەکی تریش لە ترسی پیاوانی دڕندەی ڕژێم دەبوو ئاگاداری خۆیان و کچە هەرزەکارەکانیان بن و لەلایەکی تریش دەبوو لە پێناوی بژێوی خێزانەکانیان کار بکەن ئەمە بێجگە لە پەروەردەکردنی مناڵ و لەم کات و ساتە سەختانەدا گور بۆ سقات بۆ چه جال بیرا من ناچیتن ایک هبیه دین نوه حسین به حسین دبنی حسین یا دین اصلالا بیم که که پلی گرته ای که دست چه تفت فرد آره که تاویه ناف پیکمه دا و تبع عسکرا بر هاوت ناف پیکمه دا بر سرقا کرکیو که برن هوارا بچیکا بی هوارا جنابی هوارا خدای چلی کرد دهان نف جناب جاب لیدانه حتی ساعت 12 بۆیە ئافرەتانی بارزانی وەک شێرە ژنێک پەروەردەی نەوەیەکی کورتپەروەر و نیشتیمان پەروەر و دۆستیان کرد و هەروەها ئەوان لە مێژوودا بوونە هێمایەک بۆ خۆڕاگری و تێکۆشانی شەوی مانگی 2014 کە داعش بە ناوی دەوڵەتی ئیسلامی تیرۆریستی ئاخواخی لە کۆتایی کەوتە ژێردەستی تیرۆریستی داعشکە هەر لەو کاتە زۆربەی پیاوەکان و پیاوەکان و گەنجەکان و ژنە پیرەکانیان زیندە بەچاڵەکردن یەکسەرەمیەکردن کچەکان و ژنەکانیان جاکردنەوە و پاسیان بۆ هێنان بە وتەی کتێبەکەی نادیە کە جا نەکاتەوە ئەوجا هەرێکە بەسەر معسکەرێکدا بەشەکە کە معسکەرەکان لە زۆر لە سووریا دەبێت لە شەنگال دەبێت لە ئەو قەزا و ناحیانەی کە کەوتوتە ژێردەستی ئەوان و لەناو مووسڵ معسکەریان دەبێت لەوێ نەهامەتیەکان دەست پێ دەکات نەهامەتیەکانی ئەو کچ و ژنانێک کە دەکەونە ژێردەستی تیرۆریستی داعش کە بە وتەی خۆیان کە ئەمڕۆ ئەیجێڕنەوە کە ئازاد کراون زۆربیان کە زیاتر لە هەر لەو کاتە زیاتر لە 5,000 ژن و کچ دیار نەمان و تا ئەمڕۆ 3,000یان گەڕاونەتەوە بە تەقریبی 2,000 کەمترە لێ ماوەتەوە ئەو وەکو کە ئامارەکان کە هەیە و ژمارەی لە ناوبردن زۆر زۆرە و ژمارەی ئەسیر زۆر زۆرە هەر چەند ماوەیەک پێش ئێستا گۆڕی بە کۆمەڵ دۆزراوەتەوە هەر ژنان و ژنە پیرەکان و بڵێن پیا و کوڕی گەنجی تیا بووە بەداخەوە بەسەرهاتەکانی کچان و ژنان لەم نەهامەتێ و هەڵمەتی لە ناوبردنە ژنان و کچان بە دەرەجە یەک زەرەرمەند بوونە کە خۆشمان ئەزانین لە هەموو دنیا کاتێک کە جەنگ بەرپا دەکرێ زەرەرمەندی یەکەم ژنان و منداڵانن کە ئەوانە دەکەونە ژێر هێرشی دەست بەسەراگرتن یان لاقەکردن کچان و ژنان یەزیدی کە ئەمڕۆ یەزیدی کە باس لە ناهامەتیەکان و گرفتەکان و توندوتیژەکانی خۆیانەکەن ناخەژێنن یەک لەوانەی کە کچەکان جوان بوون ژنەکان جوان بوونە کە ئەمانە بە زۆرترین پارە فرۆشاون لە تاوە کچەکان یان ژنەکان هەستاون هەڵبەتە لە کوردستانی ئێمەشە لە هەموو شۆڕشە کوردیەکانە هەتا ڕاپەڕین و دوای ڕاپەڕینیش ئافرەتان ئەو دەورە سەرێکیان هەبووە کە بینی ومانەشان بەشانی برا پێشمەرگەکانمان لە شاخ و لە شار هەوڵی خۆیان یا و ئیشی خۆیان کردو پەروەردەی کۆمەلگایان کردو هەتا وەکو دکتۆر و وەکو سستەر هاوکار بوون لە تیمارکردنی برینی برا پێشمەرگەکان ئەمە جگە لەوەی کە لە ڕاپەڕینە شان بەشانی برا پێشمەرگەکان شەڕی چەکداریان کردو دوای ئەوە لە ناو شار و لە شۆڕشی مەدەنیشە دەورێکی گرنگ و سەرەکیان هەبووە
لە حکوومەتی هەرێمی کوردستان و دوای ئەوەش لە یاسادانان و لە ئیشی مەدەنی و لە هەموو پایە کۆمەڵایەتیەکاندا ئافرەتان دەورێکی گرنگ و کاریگەریان هەبووە. بۆیە کە باسی شەڕ ئەکرێت بێگومان سوتەمەنی سەرەکی ئافرەت و مناڵە. ژماری یەزیدیەکان لە عێراق 550,000 کەسە، ژماری ئاوارەکان 360,000 کەسە، ئەوانەی گەڕاونەتەوە 150,000 کەسە، شەهیدەکان 1293 شەهیدمان هەیە، ژمارەی هەتیوەکان 2745 هەتیو، 82 گۆڕی بە کۆمەڵ، ئەمە جگە لەوەی کە گۆڕی تاکی تر چەند هەبووە، 63 مەزارگای پیرۆزیان وێران کراوە خاپوت کراوە، نزیکەی 100,000 کەسی چۆتە وڵاتانی دەرەوە وڵاتانی ئەوروپا، 3550 ئەمە کۆی گشتێکەیە، 1206 لەوانە ئافرەتن. باسی کۆمەڵی داتاتان بۆ کەم کۆمەڵی داتای دروست کە هەیە لەسەر ئێزیدیەکان لە کاتی جینۆساید و دوای جینۆساید ئەو داتانە ئەخەمەڕۆ، بەڵام خۆشبەختانە پەرلەمانی هۆڵەندا، پەرلەمانی بەلجیکا وەک تاوانی جینۆساید ناساندی ئەم تاوانە کە بەپێی هەموو معیارە نێودەوڵەتیەکان، بەپێی هەموو یاسا و ڕێسا نێودەوڵەتیەکانی، بەپێی ڕێکەوتنامەی جنێفی 1949 دەچێتە چوارچێوەی جینۆسایدەوە. بۆیە ئەو پەرلەمانانش پەرلەمانی هۆڵەندا و پەرلەمانی بەلجیکا کە ئەمە دەستپێکێکە بۆ زیاتری ناساندنی پەرلەماناتی تری دنیا بە جینۆساید. ئەمەش بە هەوڵ و کۆششی دیبلۆماتانی کورد و سەرکردایەتی کووردە بۆ ناساندنی جینۆساید و کوردانی تاراوگەش دەورێکی زۆر زۆر گرنگیانەیە و کەیسی نادیە موڕادیش لەم بابەتەیە دەورێکی زۆر زۆر کاریگەری هەبوو لە بە جینۆساید ناساندنی کەیسی شەنگال. ئێمە لێرەیە کۆمەڵێک داتام لە بەردەستە کە باسی ئەەکەم. بەر لە داتاکان کۆمەڵێک خاڵ هەیە بەڕاستی ئەمەوێ بیخەمەڕۆ کە ڕوبەڕووی ئێزیدیەکان بۆتەوە لە جینۆساید ناساندنیانە. کۆمەڵێک خاڵ هەیە بەداخەوە بەپێی ئەو خاڵانە بێ جینۆسایدێکی تەواوە ڕوبەڕووی ئەوان بۆتەوە. گوندەکانیان هەر لە قەزای شەنگال و لەو گوندانی چواردەوری هەمووی خاپوت کران، هەمووی ڕۆخێران. بۆ خۆمێکێک بووم لەوانی کە چوومە شەنگال و چوومە دەوروبەری، یعنی کەڵکی ئەوەی نییە نەفەسێکی تیا هەڵمژی ئەوە نەڕووخاب و ئەمە نەوێران بوو. بەڵێ مەبەستی دژانی یەزیدی، مەبەستی دژە کوردەکان